هەڵەمە جارێ پیرۆزبایی لە کۆمەڵانی خەڵکی کوردستانەکەم، پیرۆزبایی لە کەسوکاری سەربەرزی شەهیدانەکەم، پیرۆزبایی لە پێشمەرگە قارەمانەکانەکەم. ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە، ئەمڕۆ ڕۆژێکە کە خەڵک لە خۆشییان نازانێ چی بڵێ و چۆن بیڵێت. ڕۆژێکی مێژوویە، بەڵام ڕۆژێکی شەکە خۆشی و ناخۆشی ڕابردووەکانمان دێنێتەوە بیر. ڕۆژێکە کە ئەهێنێتەوە بیر ئێمەمانان کە خزمەتکاری کۆمەڵانی خەڵکین کە ئەمڕۆ کۆتایی ڕۆژەکە نییە، کۆتایی خەباتەکە نییە. ئێمە ئەمڕۆ دەستپێکی خەباتەکەیە، دەستپێکی خەباتێکە کە هیوادارین دوای پرۆسەیەکی گفتوگۆ، دوای پرۆسەیەکی دانوستاندن لەگەڵ عێراق، لەگەڵ دەروجیرانمان، لەگەڵ دۆست و نەیارمان، لەگەڵ هەموو لایەکەوە کە بتوانین بە ئامانجەکانی گەلەکەمان بین، بتوانین ئەو خەونەی کە لە مناڵیەوە هەمان بووە، لە مناڵیەوە هەتان بووە بێتە دی، بە ئارامی، بە ئاشتی، بە گفتوگۆ، بە تێگەیشتن لە یەکتری، بە قبولکردنی یەکتری بگەینە ئامانجەکانی خۆمان و ئەمڕۆ ئەو ڕۆژە ئەگەیەنێت. خۆی ئەو دوودڵیە هەیە و ئاساییە خەڵک دوودڵ بێت. ئەمە پرسێکی ئاسایی نییە. ئێمە ئەمڕۆ نهاتووینە بۆ پرسێکی ئاسایی، هاتووینە بۆ پرسێکی گرنگ، پرسێکی چارەنووساز. بەڵام دیسانەوە ئەمڕۆ هەنگاوی یەکەمە لە پرۆسەیەکی درێژخایەن، پرۆسەیەک کە دوای گفتوگۆیەکی زۆر ڕەنگ بێت دەرەنجامەکەی ڕوون بێت. وایە پێم وایە ئێمە هەر بە ئارامی و بە نیەت پاکی و بە ڕوونی لە ڕوئیامان نەتوانین ئەو نیگەرانیە. دیسانەوە ئەوەی کە ئێمە ئەمڕۆ لە کوردستانی عێراق ئەنجامیە دەین، ئەوەی کە لێرە ئەنجامە درێت، حەق نییە مەترسیەک بێت بۆ سەر هیچ کام لە دراوسێکانمان. ئێمە پرسیارێک ئاراستەی گەلی خۆمانەکەین، ئایا ئەتانەوێت لە دەوڵەتێکی سەربەخۆیان بژین یان نا؟ ئەمڕۆ میلەتی ئێمە وەڵامی ئەو پرسیارە ئەیاتەوە، نەیانی سبەینە سەربەخۆی ڕاگەیەنین. وایە ئێمە نەتەجاوزمان کردووە لەسەر سیادەی دراوسەیەکمان، نەتەجاوزمان کردووە لەسەر ئەمنی قەومی دراوسەیەکمان یان هیچ لایەکی. پرۆسەیەکمان دەست پێ کردووە، پرسیارێکمان ئاراستەی میلەتی خۆمان کردووە کە پێم وایە دراوسەیەکانمان بەقەدەر ئێمە باش وەڵامی ئەو پرسیارە ئەزانن. بۆیە من ینی داوا لە دراوسەیەکانمانەکەین، داوا لە دۆستەکانمانەکەین، داوا لە حکوومەتی عێراقەکەین، ینی قسە بکەن لەگەڵمانە، تێبگەن لە نیەتمان، تێبگەن لە بەرنامەمان و هیچ شتێک ناکەین کە ببێتە مای مفاجئە بۆ هیچ کەس. ئێمە لە حکوومەتێکین کە لە ڕۆژی دەستپێکیەوە تاکو ئەمڕۆ هەر لە قەیرانە بووینە. بۆیە پێم وایە ئێمە هەر لە ئامادەکاری و لە ئامادە باشیین بۆ قەیران و دیسانەوە لە 2014ەوە ئێمە هەر لە قەیرانەوە بوو. ئەمە بەردەوامە. ئێمە لە ماوەیەکی درێژە بەرنامەی چاکسازی حکوومەتی هەرێم بەردەوام بووە، چاکسازی ئابووری، چاکسازی کارگێڕی، چاکسازی لە ڕووی شەفافیەتەوە. و ئەو بەرنامانەی کە دەستمان بۆی بردووە ئەمڕۆ خەریکە هەندێکیان ڕۆژ لە دوای ڕۆژ بەرهەمەهێنن و نەتیجەکانیان نەبینین. و هەڵ پێمان وایە دۆری بارودۆخی ئابووری هەرێمی کوردستان ئەمڕۆ بەراورد بەپار جیاوازە. ئەمڕۆ بازار یەک تۆز بژاوەتەوە، پرۆژەکان بەرەبەرە ئەکەونەوە گەڕ، خەرجیەکانی حکوومەت تۆزێک باشتر مامەڵی پێکرێت. بۆ ئێستا دەستمان بردەوە بۆ هەندێ بڵین مەلەفی گرنگ کە دەبێتە مای بەدیهێنانی حکوومەتێک و حکومڕانیەکی دروست کە بتوانێت باشتر خزمەت بگەێنێت. بێگومان ئێمە ئەزانین موژەخۆرێکی زۆر هەیە کە چەند ساڵێک کە تەحملێکی زۆریان هەبووە ڕامان گەیاندووە و دووبارە شێکەینەوە. ئێمە ئێستا لە پرۆسەی گفتوگۆ و دراسەین لە هەڵوەشاندنەوەی سیستمی پاشەکەوتی موچە و داڕشتنی سیستمێکی نوێی موچە کە عادلتر بێ لەوەی کە ئێستا هەیە.